بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. بەڵێ پەیامێک لە چیاکانەوە، پەیامێک لە ئاوی سازگارەوە کە خوای گەورە لەو شاخە ڕقەی ئەو ئاو سازگارەی دەرهیناوە. خوای گەورە بۆمان باسی ناز و نیعمەتەکانی خۆی دەکات بۆ ئەوەی دەسەڵاتی خۆیمان نیشاندا، قودرەتی خۆمان نیشاندات، بۆ ئەوەی ئێمە بزانین وەختێک دەسەڵاتی خوای گەورە دەبینین ئەو خوایە چەند بەدەستەڵاتە و چەند گەورەیە و چەند خاوەن قودرەتە و هەموو شتێکی لەدەست دێت. خوای گەورە بۆمان باسی چیاکان دەکات، بۆمان باسی ئاوی سازگار دەکات. دەفەرمێت وجعلنا فيها رواسي شامخات، ئێمە لەو زەویەدا شاخی زۆر بەرزمان تێدا داناوە وەکو گوڵمیخ دامان کوتاوە بە زەویدا. بۆچی؟ بۆ ئەوەی ئێوە ڕابگرێت، زەوی ڕابگرێت، ئەو زەویە نەزوڵێت. واسقەیناکم ماء فراتا، و هەروەها ئاوێکی زوڵاڵ و سازگارمان پێشکەش کردوون. نمونەی ئەو ئاوەیە کە خوای گەورە پێشکەشی ئێمەی کردووە، پێشکەشی ئەو خەڵکەی کردووە بۆ ئەوەی ئێمە قەدری ئەو ناز و نیعمەتەی خوای گەورە بزانین ئەوە لە خوای گەورەوەیە. ئەگەر نادەستکردی ئینسان باە ئێستا بە ساڵێک و دوان وشک دەبوو، خراپ دەبوو. بەڵام دەستکردی خوای گەورەیە و نەتێک دەچێت، نەخراپ دەبێت، نەوشک دەبێت. لەو بەردەڕقە و شاخەڕقەی تەماشا دەکەی ئەو ئاوە سازگار و جوان و ڕێک و پێکەی دەرهیناوە. خوای گەورە بۆمان باز دەکات ئەو چیایانە چەند سوودێکیان هەیە بۆ زەوی و بۆ ئێمە. ئەو چیایانە تەماشا دەکەی زەویان ڕاگرتووە بۆ ئەوەی کە نەزوڵێت. ئەنجا ئەو چیایانە ئاوی زوڵاڵ و جوانمان پێشکەش دەکەن. بەهۆی ئەو بەفرەیەوە کە دەبارێت ئەو چیانە ئاوەکەی خەزم دەکەن، دوایی بە شێوێ ڕووبار و سەرچاوە پێشکەشی ئێمەی دەکەن و ئەو ئاوە لەو شاخ و چیایی دێتە دەرەوە و ئێمە لەی سوودمەند دەبین. ئەوە سوودی چیاکانە. ئاومان بۆ پاشەکەوت دەکەن، بۆمان خەزم دەکەن، دواتر ئەو ئاوە دێتە دەرەوە و وەکو ڕووبار و سەرچاوە پێشکەش بە ئێمەی دەکات خوای پەروەردگار بۆ ئەوەی ئێمە ناز و نیعمەت و چاکەی خوای گەورە باشتر بزانین. بۆیە ئەو چیانە دەرخەری دەسەڵاتی خوای پەروەردگارن. ئەو چیانە پەیامێکمان پێ دەڵێن، ئەوەمان پێ دەڵێن ئەو چیانە دەفەرمێ ئێمە ئەو زەویەمان ڕاگرتووە، ئێوەش دینی خوای پەروەردگار ڕابگرن و دینی خوای گەورە بپارێزن و پارێزەری دینی خوای پەروەردگار بن. ئەو چیانە پێمان دەڵێن ئێمە چۆن زەویمان ڕاگرتووە، ئێوەش دینی خوای پەروەردگار ڕابگرن و پارێزەری دینی خوای پەروەردگار بن لەسەر زەوی. ئەو چیانە پێمان دەڵێن ئێمە چۆن ڕاگیرین و دامەزراوین، ئێوەش لەسەر دین و ئیمانەکەتان دامەزراو بن. لەیسی سەمەرقەندی یەکێک لە زانایانە دەڵێ نمونەی خۆڕاگەری ئینسانی موسڵمان لە دین و ئیمانیدا وەکو چیایەکان وایە، وەکو چیایەکان وایە. دەفەرمێ ئەو چیایانە نە هیچ بایەک ڕەشەبایە کاریان تێدەکات، نە هیچ ڕووبارێک دەیان بات، نە گەرما و سەرماش کاریان تێدەکات. ئینسانی ئیمانداریش لە دین و ئیمانەکەیدا ئاوایە، هیچ شتێک کاری تێناکات خۆڕاگەرە لەسەر ئەو دین و ئیمانەی تا ئەگاتەوە خزمەتی خوای پەروەردگار. ئەو چیایانە پەیامی خۆڕاگەریمان پێ دەڵێن. ئەو ئاوەش پێمان دەڵێ ئێوە چاکتر خوای گەورەی خۆتان بزانن، بناسن و بزانن چەندە بەدەستەڵاتە لەو چیایە، لەو بەردەڕقە ئەو ئاوە سازگارەمان پێشکەش دەکات، کەواتە دەبێ ئێمە خوای گەورە چاکتر بناسین لە ڕێی دروستکراوەکانیەوە. بۆیە زانایانی سەلەف گوتویانە من عرف الله استراحە، هەر کەسێک خوای گەورەی ناسی ئیسراحەت دەکات. خوای گەورە بمان گەڕی لەو کەسانەی کە خوای گەورە دەناسن بە تەواوەتی و خوای گەورە دەپەرستن، یەکتاپەرستن لە ژیانیاندا و هەمیشە کە دەگەڕێن دەسەڵات و قودرەتی خوای گەورە دەبینن، چاکتر خوای گەورە دەناسن و باشتر دەیپەسرن ئینشاء الله. وەسەلام عەلەیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه.